ئەڵەکەی ببینن. منیش چاوەڕێیەکەم ئەو بەڕێزە بێتە دەرەوە و بیبینم. هەڵکەوت زاهیری هونەرمەند و ئاوازدانەر ئەمجارە میوانی پرۆگرامەکەیە و گفتوگۆ شیرینەکان تێکەڵ بە پرۆسەی دروستکردنی شیرینێکی تایبەت دەبێت. باشی مامۆستاگەر سپاس دەکەم مەمنون بژیت. ڕێگەمان پێی بیتن ژوورە؟ سپاس باشیت سپاس دەکەم مەمنون. یەکەم دیمان کە سەرنجی تیمەکەی شیرین شیرینێ ڕادەکێشێت بابەتێکە پەیوەست بەوەی کە بۆی چوون لێرەوە گفتوگۆ بۆ شوێنێکی دیکە سەردەکێشێت. ئای مامۆستا ئەمە چییە؟ ئەمە لێزانی؟ بەڵێ بەڵێ کەمێکی لێزانم. مامۆستا من بلیار دەزانم بەس چۆن بەس لەسەر موبایل. ئەوە هیچ نازانم بەخۆی لە موبایل زۆر باشی لێزانم. ئەبێ ئەوەی کە ئەم تۆپانە بێ کە ئەم لەو لای سپیە نابێت لەمە بات نە؟ ئەبێتە دوو بەش ئەمە بڵێن ساوڵەکەیە کە بەکاردێنێت پێ لێدەی ئەمە نوعێکە ئەلوان و سادە.